زێڵەی چەخماخەی شۆڕش شەمانی شاگەشتە کردبوو لە باکوور تا باشوور لە ڕۆژهەڵات تا ڕۆژاوایی نیشتیمان ومێد و هیوای گەورەی لەسەر هەڵچنرا بوو دەمێ ساڵ بوو کورد تەبایی و یەکڕیزی لەو چەشنەی بەخۆ نەدی بوو ئەم سەری چەپ بۆ ئەو سەری ڕاست لە بەرێشی بەرهەڵستکاری بەهێزدا خۆی بەیان کردبوو. شار بزەی سەرکەوتنی دەهات دەلال و قەشەنگتر دەردەکەوت خەڵکەکەی ئازاتر و بێوێرانەتر باسی ئازادی و ڕزگاری نەتەوەی دەکرد لە پڕوەی شومەی لەشکرێکی دڕندانەی بێویژدان هەموو شتێکی ژاکان چەشنی تارمایی مەرگ لە ملەی بازیانەوە سەری کێشاو بەسەر شاردا چەشنی پەڵا هەورێکی ڕەشی چڵکنکشا ئێتر شار بووە ساحەی مەحشەر پۆل پۆل دانیشتوانە کورد پەروەرەکەی بۆ بەردەم دادوەرێکی دڵڕەشی مرۆڤ کوژ و ڕەگەس پەرز بە ناوی زەعیم سدیق پەلکێش کرا لە ڕۆژی 9 حوزەیرانی 1963 گەورە و بچووک پیر و لاو لەژێر ڕەحمەتی جەلادەکانی زەعیم سدیقدا بوونە شایەدی یەکێک لە گەورەترین ڕووداوە تراژیدیەکانی مێژووی شار پۆلێک نیشتیمان پەروەری سلێمانی لە نمونەی مامۆستا حاجی باقی مامۆستا یاسین کەمالی حاجی فەرەج و نامی غاغا و چەندانی تر لە گۆڕەپانی حامێدا شەید کران و پاشان ژێرخاکران زیندانەکان سیخناخکران لە خەڵکی کورد پەروەری شار و خەڵکانێکی زۆر بریندار و کەم ئەندام کران. سوپای عێراق و فەرماندە دڵڕەخەکەی کاڵفامانە پێیانوا بوو ئەم قەسابخانەیە هەستی نیشتیمان پەروەری و خەباتجێڕی خەڵکی شار لە بندێنێ بێئاگا لەوەی دەیان هێز و دەسەڵاتی ناوخۆی و دەرەکی نەیانتوانی شار و شۆڕش شار و خەباتی مەدەنی و چەکداری لە یەک بکەن. ئەوان بەو هەنگاوە ئیلهامیان بەخشیە شاعیری نەتەوەی کامەران مکری کە نازناوی شاری هەڵمەت و قوربانی بەبەر شاردا بکات و لە پارچە شعرێکیشدا بڵێ کاروانی ئێمە کەوتووەتە ڕێگا بە مانجی کورد هەر ئەبێ بگا ئەگەر چی شەوی خەباتی ژیان گیانی زۆر لاوی وەک گوڵ هەڵوەران بەڵام هەر ئەبێ شەفەق دەرکەوێ کورد لەم هەورازە سەختە سەرکەوێ. ئەم جارە لە بەرنامەی جێپەنجەی مێژوو دەمەوێ دەرگا لەسەر تاوانێکی مێژوویی بکەمەوە. ئەو تاوانەی لە حوزەیرانی ساڵی 1963 بەدەستی بەعسیە قەومیەکان ئەنجامدرا. دەپرسین هۆکاری شەیدکردنی ئەم خەڵکە بۆچی بوو؟ دەمەوێت بە دوواداچوونێکی وردکەم لەکوێوە بەعسیەکان دەستیان بە قەتڵ و عامی خەڵکی کوردستان و بە تایبەت سنووری پارێزگای سلێمانی کرد. چەند کەسیان شەید کرد؟ بۆ شەیدیان کردن؟ ئەمانە تاوانەکانیان چی بوو؟ تاوانەکانیان تەنها ئەوە بوو کوردن و لەسەر خاکێک دەژین کە کوردستان بوو یاخود تاوانێکی دیکە؟ لەم بەرنامەیەدا وردەکاریەک دەخەمەڕوو. دەمەوێت ئەو لاپەڕە مێژویانە هەڵبدەمەوە و تاکو و نەوەکانی داهاتوو بزانن کە کورد چی زوڵمێکی بەرامبەر کراوە. ڕژێمە یەک لە دوایەکانی عێراق چۆن کوردیان چەوسانوێتەوە و ئەوەی ئێستا فەراهەم کراوە خوێنی هەزاران هەزار شەهید و خەڵکی بێتاوانی ئەم کوردستانەیە کە ئێمە بەرەهەمەکەی دەخۆین. ڕۆژی 9 حوزەیران ڕۆژێکی ترسناکی دەستوەشێنی و ستەمکاری بوو بەرامبەر شار و هاوڵاتیانی سێمانی کە بە سەرپەرشتی تاوانکاری ئەو کاتە زەعیم سدیقی کوردکوش هاتە ئەنجام. وێنەی ئەو ڕۆژگارە تاڵە لە نێو هزر و ژیانی خەڵکی سێمانی هەمیشە ڕەنگدانەوەی هەیە و هەرگیزیش لە یاد ناکرێ بەو ئەندازەی نەوە بۆنەوەی داهاتوو دەیگەڕێتەوە. 9 حوزەیرانی ساڵی 1963
یەکێکە لە ڕۆژەهەرە تاریکەکانی مێژووی تازەی گەلی کورد لە باشووری کوردستانە. بەرەو بەروارە ماوەی 100 ڕۆژ بوو شاندی شۆڕشی کورد بە سەرکردایەتی مام جەلال و ئەندامەتی هەریەک لە سەیدا ساڵح یوسفی و حەبیب محەممەد کەریم و هەروە بێتەوە شاخەوان نامیق و یەدوڵا فەیلی و هەندێک جاریش فواد عارف، مەسعود محەممە، شەوکەت عەقرابی و محەممەد سعید خەفاف تێکەڵیانە بوون لە بەغا بوون. ئەم مەفتە لەگەڵ ئەو دەسەڵاتە تازەیە کەوتبوونە گفتوگۆوە کە کۆدێتایان لە 8 شوباتی 1963 بە سەر حکومەتی عەبدولکەریم قاسما کرد و ئەو بۆ عەبدولکەریمیان لە بینایی زەعاهەت تیرۆر کرد و خۆیان دەسەڵاتیان گرتە دەست. جا لە سەرەتایە بەعز بە زمانی شیرین وەمانە توانیان کورد بێلایەن بکەن لەو کۆدێتایە و نەک بێلایەن هاوبەشیان بکەن لە ڕوخاندنی حکومەتەکەی عەبدولکەریم. بەڵام دوایەوەی کە توانیان بە بڵێن نەیارەکانی خۆیان لە شوێیەکان و لە دیموکراتەکان پاکتاو بکەن، ئەنجا کەوتنە پاساوهێنانەوە و بیان و دۆزینەوە بۆ ئەوەی کە ئەوەی پێشتر بە بڵێن لەگەڵ کورد لەسەری ڕێکەوتون هیچ بەڵگەیەکی نووسراو نییە، تەنها گفتی چەند بەرپرسێک بوون. لەو ماوەیەشە کۆمەڵێک با بڵێن پێشێلکاری ڕوویە هەم لە لایەنی سوپای عێراقەوە کە کەوتە ژێر دەسەڵاتی بەعەس و هەم لە لایەنی پێشمەرگەوە. بەڵام ڕۆژی 6 مانگ حکومەتی بەعەس، یعنی با بڵێن ئەو لیوایی کە لە سلێمانی بوو، بڕیاریە کە پەلاماری سەنگەرەکانی پێشمەرگە با لە شاخی ئەزمر. ئەوە بوو پاش چەند ڕۆژێک سوپاکەی بەعەس بە تێکشکاوی گەڕایەوە ناو شاری سلێمانی و بۆ ڕۆژی دوایی پێم وایە بۆ 8 مانگ توانی بوویان کەوا بڵێن نمایشێک بکەن لە ناو شارە کۆڵێ بۆ پاراستنی ئاوی ڕوویان. دواتریژەوە بوو لە بەرەبەیانی 9 حوزەیرانی هەمان ساڵە جاری بڵێن قەدەغەی هاتوچۆیان نا لە ناو شاری سلێمانیە و کەوتنە گرتنی چەندین هەزار لە ڕۆڵەکانی خەڵکی شار و ڕاپێچکردنیان بۆ حامی سلێمانی و بۆ ئینزیباتخانەی سلێمانی. نەک ناوشار بگرە لە دەوروبەری شاریشدا کوشتن و تۆقاندن دەستی پێکرد و ئەوان بە درێژایی شەقامەکانی چەمچەماڵ سلێمانی تا دەگاتە پردی زەڵم بەردەوام بوون. ئەگەر چی بەدەستی پێشمەرگە لە زۆر شوێن لوتی سوپاکە شکێنرابوو، بەڵام ئەوان بۆ پەردەپۆشکردنی شکستەکان بێ ڕەحمانە کەوتوبوونە وێزەی گیانی هاوڵاتیانی بێگونا. چیرۆکەکان ناخەژێنن، جێڕانەوەیان ئاسانە، بەڵام بینینی ئەو مەرگەساتە بە چاوی خۆت دەبێت چۆن بۆن کڕوزی لە جەرگی دایک و باوک و کەسوکاری قوربانیەکان هەستان دەبێت. حەبسە بوتی عوسمان تو ئەو خوایە وتی ڕۆڵە ئیمڕۆ مەچەوە دنیا باش نێ با وتی بەو خوایە ئەچم با ئیمڕۆ بکوژێم. حەبسە خوشتی بوو؟ حەبسە خۆشیەتی ئەجل حاجی خەلیل بوو. توێ لێیە ئەنجا ئێمە ڕۆیشتین شەترەکەمان لێوە چوینە سەر کانێکە چالێنی نەختمەزانی ئەلەم چەمە 2 تەیارە هاوت دووکانە ناو مەرکەز تەیناڵ دەرچوو 2 تیارە لەم چەمەوە هاو تەیناڵی داکوتا ئیتر جەیش لە سلێمانی و هاو سەرکە و حیمایە ڕۆیشتە بان ئەم گردە زۆر لێیە عوسمانی ئەلویا درەویە کرد وەلا زۆر چاک و زۆر تەمیز. ئێمە وتمان وەڵا ها عوسمان جێشەکە ڕوو ئەوێ و تەیناڵیان گرت و جێیش گەڕایەوە مەدەڕەعەیە لەسەر ئەو پردەوێ سابوو. ئەما چوونە خوارێ عوسمان سۆر کرد بوو هاوکە هات ئەلەو یاڵە فەرقیان کرد ئەلوەکە هات لە ئەلۆشانە دەرکەوت هاتن بووی ئەلویا گرتیان ئەوی بەکەرەکە یای بەو شاخە خۆیان هەوردە سەر ئەم کانیە ئیتر نازانم چیان لێ کرد. وەختێکم زانی بردیان بۆ سەرەوە بۆ ڕەبایەکە
هاتنە خوارە جێشەکە دوایە هاتنە خوارە ئەوان عوسمان ئاوا ئەڕۆی لە ناویانە ئاگام لێ بوو دیم من لە خوار و تەماشامان کرد ئێمە هەردووکمان تەماشامان کرد هاتە خوارەوە گەیە جادەکە و عوسمان کەوتە بەر جادەکە ڕەش بوو لەگەڵ ئەسکەرەکان جیا بوو وتی مەڵا شکر بەریاندا وتی یاڕەبی ئەو چاترەوە خەی گەیە ناو بەلەکە و وتی هەڕ وتی هەڕوو بە دەمەڕمە سوار سارەکەم ڕووڕا ئارەوەڵا سەلێشان لێ کرد وەڵای تر سوار سارەکەم ڕوو ڕۆشتن تر تسی جێشمان لەما هەرسا لەمێش هاتین هات بەسەری تەماشام کرد کوژرا بوو عوسمانی عەلەی لاگەر ئەم ئیشی چییە کرد عوسمان خۆی وەلا کرێکاریە کرد بەس عوسمانە درەویە کرد درەویە کرد ئەرەوەڵا ئالوێ بە 6 پەنجاوی درەویە کرد ڕسمی مەلا مەستەفای پێ بوو مام جەلالی پێ بوو ئافرەت بۆ ئانوو لەگەڵ پێشمەرگەیە نام چینا و بەخۆی سە نازانم ناویسی بوو ئەو سێ ڕسمان ئەلێرا دڕی بوو کە هاتمە شوێنەکەی وتم مەما عوسمان ڕەحمەتی لەسەر ئەمە کوژرا هەڵم گەڕا دوای بازیان سوپای عەفلەقی و قەومیە توندڕەوەکانی بەعەس پەلیان کێشا هەر بەردەوام بوون لە کوشتن تا لە دەیکەنەکەوەی سەر و نزیک تاسڵجەش 4 کەسی دیکە شەید دەکەن ئەوانیش شەید تالیب سەمین فەتاح و حاجی عەبدولقادر کوێخە عەلی و محەممەد ڕێحان و مەلا ساڵح کە مەلایی دێکە بووە لە دوای ئەو کارە ساتە ئیتر ناوی شەیدان بەسەر دەیکەنەکەوە دابڕاوە و بووە بە دێی شەیدان ئەو ڕووداوە نەخوازراوەی کە بەسەر خەڵکی کوردستان و سنووری پارێزگای سلێمانی هات لە 9 حوزەیرانی 63دا ئەکرێ بڵێن لە دۆڵی بازیانەوە بەعسیە قەومیەکان دەستیان کرد بە ڕەشبگیری و قەتڵ و عامکردنی خەڵک لەم سنوورە و لەم دۆڵەی بازیاندا دەستیان نەپاراست نەیان پرسی پێشمەرگەیت هاوڵاتیت کاسبکاریت هەرچیەکیت هەرچیەکیان بەردەستکەوت گرتیان و کوشتیان لێرە هاوڵاتیەک بە ناوی عوسمانی کوێخە عەلی نادری گورگەدەر دەگیرێت و دەست بە عەسیە قەومیەکان دەکەوێت دوای ئەوەی کە دەیپشکنن و چەند وێنەیەکی چەند سەرکردەیەکی کورد لە گیرفانیدا دەبێت ئەو دەبەنە قەراغ ئەو جادەیە و لەوێ دەستڕێژی گولەی لێ دەکەن و شەهیدی دەکەن ئەو هاوڵاتیە تاوانی ئەوە بوو کورد بوو و تەنها ئەو ڕۆژەنەی زانی بوو کە قەدەغەی هاتوچۆ یاخود با بڵێن بە زمانی بەعسیەکان مەنعەتە جەول بووە هاتووە لێرە کرێکاری کردووە بەڵام ئەوان بێگوێدانە ئەوەی کە ئەم کەسە کاسبکارە یاخود کرێکارە هاتن و تەنها لەبەر دوو وێنەی بچووکی ئەوەندە دەستڕێژی گولیان لێ کرد و شەیدیان کرد ئەتوانین بڵێن لە دۆڵی بازیانەوە دەستیان بە قەتڵ و عامکردنی هاوڵاتیان کرد تا گەیشتە ئەوەی لا گوندی کەنەکەوەی شەیدانیش چەند هاوڵاتیەک شەید دەکەن و لەوێش ئیتر بەرەو ناو شاری سلێمانی و هەتا کوئگاتە هەڵەبجە و هەورامان و شارە زوور دەست ناپارێزن ئەو ڕۆژە ڕۆژی پێشووتر ئەو قواتە هاتووە چوەتە سلێمانی حامی سلێمانی ڕۆژی 9 مانگ 9 حوزەیران دوا بە دوای 9 حوزەیران دووبارە ئیتر نازەم ئەو قواتە لیۆکە گەڕاوەتەوە یا قواتی تر بۆ هاتووە لیۆ لایداوە بۆ ئەو دیانی لای ئێمە منتیقەی ئێمە کەنەکەەوە ئێمە ئیتر هاتووە بۆ کەنەکەەوە پێشتر لای ئێمە ڕۆژی پێشتوش چوونەتە دەرەوە دوای هاتوونەتەوە ڕۆژە هیچ نە بۆ ڕۆژی 9 حوزەیران هاتوونەتە دووبارە هەم بەیانی لە ماڵ دەرچوون هەموو چوونەتە ئەو دەغڵانە چونەتەنا ئەو دەغڵانە ئیتر قواتێک هاتووە عسکەریە و ناقیلەیەکیان مدەڕعە بووە لەگەڵیان نابەوەکە و ئاڵێن هاتووەت لای گردەکەی شێخ مستەفا ئیتر هاتووە لەوێ ئەوەی کە من بیستومە لێەوە کە هاتووە دوان دوو جوند دوسێ جوندیاندا بەزیین بۆ خوار و خەڵکیان دیوە لەو ناو دەغڵ و هینانە ئیتر لویا باوکم و مەلا ساڵح و دەریۆش تالیب بۆ بەچووشیان و پیاوێکی تریش ئەڵێن ناوی محەممەد ڕێحان بووە ئەوش هەر لەوێ کرێکاری وشتی کردووە بۆ بوون بە 4 کەس
لوا ئەوان هەر چواریان گیراون و شەهید کراون. باوکم و مەلا ساڵح بەیەکەوە بوون، دەرێژ تالیمیش لە سەروی ئەوانەوە بووە، لای ئەوان نەبوو لەو کاتە. ئیتر ژن و مناڵەکانیش لەو ناو دەغڵا نابوون، ئەوەی کە ژن و مناڵی ناو دەغڵا نابوون کە هاتوون ئیتر ئەمانیان گرتووە، کە گرتویانە یەکسەر دەرێژ تالی بوو مەلا ساڵح و ئەو سەپانە ئەوە کتوپڕ لویا شەهید بوون. باوکم بە بریناری تەقیان لێ کردووە نەمردووە، شەهید نەبووە ئەو کاتە، دوایی برینار بووە کە بە بریناری ئەوان ڕۆیشتون ئەو ویان گیان هێشتو ویان زانیە مردووە، تەواو بووە. ئیتر باوکم مابوو، دوای کە ڕایان کردووە ژن و مناڵ و هین چوونەتە سەری کە تەماشایان کردووە ماوە، باوکم ئیتر هیلاک بووە و توێتی ئاوم بەنێ، ئیتر ئەوانیش نانوێرا ئاویان بەنێ و کردویانەتە کۆڵ، هێنانێتە ژێر سەر چەمەکە لەوێ ماوە. خاڵەتایرم وەکو ئەگەرنەوە خاڵەتایرم هاتووەتە سەری لەو کاتا بیستوێتی کە هاتووەتە سەری وتێتی هەوو مامە حاجی تۆی ئاوای لێ هاتووە، وتێتی خۆمەکوژم مامە حاجی بەسەر توە، وشتێتی تایر خۆ مەکوژە. من تەواو بووم، خوا لە کار خۆی بووەتەوە، ئامانەتی تۆ و ئەو ماڵ و مناڵە و مەلیح و کافە و ئەو مناڵانە و حەمەزایر و بەکر تێگەیشتی. ئیتر نازانم پێش ئەوە بۆ یادووا بۆ باوکم هەر ماوە لوێ پیاوێک هاتووە بە سواری ئەسپێک جەڵەبی پێ بوو، لامای لیۆ هاتووە لە بەردەم ماوکو بۆ باوکمی بینیوە، هاتوۆتە سەری بۆ پیاوەشی وتێتی بڕۆن خەبەرم بۆ بن بە کانیمەنم، ئەوڵقاری کانیمەنم بابێ جەنازەکەم قەلوداڵ نەیخوا جەنازەکەم بەرن بۆ کانیمەنم. لە 61 ئەو کاتە کە مام جەلال هاتووەتە چەمی ڕەزان و بنکەی هاتووەتە ئەوێ لەوێ عشایرەکانی بان کردووە لە گوندی کرژە، لەوێ بانی کردوون کۆبوونەوەیکی پێکردوون، وتێتی ئێمە هەنێ قسەی کردووە پێویستمان بە چەکە و ئەبێ چەکی عشایرەکان هەمووی بیهێن بۆ حیزب فەقیرە و ئەمڕۆ. ئیتر باوکم لوا پشتگیری کردووە، مهمین بووە بەو بڕیار و قەرارەوە. ئیتر دوای ئەوە باوکم هەڵساوە لە ناو عەشرەتی خۆمانە گەڕاو بە ناو حینەکان وتێتی پێشمەرگایەتی ئەکەین و کوردایەتی ئەکەین و دێ بەدێ گەڕاوە باوکم بە سواری ماینێک تێگەشتی لەگەڵ ڕیسپیەکانی ئەو کاتا و لەو کاتەوە ئیتر باوکم پێشمەرگ بووە بە پێشمەرگە و بۆ لە شۆڕشا ئیشی کردووە و هەتا وەکو کادرێکیش لەوێ ئیشی کردووە کاتی خۆی بە قسەی ئەو پیاوانەی کە بۆ منیان گێڕاوەتەوە. بەڵێ بنەماڵی ئێمە ئەو کاتە خۆکە پێشمەرگە بوو، ئیتر مامەتالم پێشمەرگە بۆ باوکم وەکو سەرپەرشتیاریان بۆ باوکم هەڵساوە بە ئیشەکە لەگەڵ ڕیسپیەکانە و کە ئەو کاتێ لە قوپەل دروست کراوە باوکم یەکێک بۆ لەوانەی کە زۆر هەڵساوە مهمن بۆ ئیشە هەڵساوە دێ بە دێ گەڕاوە لەناو عەشرەتەکە و توێتی چەکەکانتان بە کەس مێن و پێشمەرگایەتی ئەەکەین. ئیتر چەند لە قوپەل لە پشگیری شۆڕشەکەن بەڵێ شانی دوایشا شەهیدمان هەیەرە وەڵا شەهیدمان زۆر وەڵا شەهیدەکانمان شەهید عومەر و شەهید سدیق و شەهید شەریف و شەهید لەتیف و شەهید خالید نامیق باڕۆیی و ئەو شەهیدانەمان هەبووە هەر بەردەوام بووین بە تایبەتی کەنەکەەوەی ئێمە هەر هەموو بەردەوام بووین لە شۆڕش و دانەبڕاون. کازیوەی بەیان ڕوون ببووەوە خۆر هەڵات دەستکرا بە پشکنین و ماڵ بە ماڵ چیان لە دەسات کردیان. ئەو سەربازە دڵڕق و شەڕەنگێزانە بێ ئەوەی یەک تۆز نرخی مرۆڤ و مرۆڤایەتی بزانن کەوتنە شەقەڵدان لە دەرگا و هاوارکردن و بە قۆناغەت فەنگ دەست ڕێژیان لە خەڵک دەکرد تا دەرگایان بەواڵا بکەن. زی لە سەربازیەکانیان لەسەر سوچی کۆڵانەکان ڕادەگرت، دەستیان کرد بە ڕەشبگیری و بێگوێپێدان بە منداڵ و گەورە و لاو و نەخۆش و پیر. سەرڕای ئەوەش ڕێگەیان نەدەدا کەس خۆی بگۆڕێت و جلێک لەبەر بکات، بەڵکو هەموو بە بیجامە و بێپێڵا و برسی و هەناسە سار بە شەق و جنێ و پۆل دایان خستنە ناو زیلەکانەوە هەتا وای لێ هات زیاد لە 1000 کەس ڕاپێچی حامێی سێمانی بکرێت. ئەو خەڵکانەی کە لەو ڕۆژگارەیە شەهید کران ئەکرێ دابەش بکرێن بە سەر چەند پۆلێک.
بەشی یەکەمیان ئەو خەڵکانە بوون کە ئاگاداری بڕیاری قەدەغەی هاتوچۆ کە با بڵێن مەنعی تەجەولەکە نەبوون و کەوتبوونە ناو وەزعکەوە، ئەوانەی کە لە شارەوە بڵێن لە دەرەوەی شارەوە هاتبوون بە بار و وڵاخەوە، ئەوانەی کە بەیانی هەستا بوون و ئاگیان لێ نەبوو بچوون بۆ سەرکاریان وەکو نانەوە، وەکو با بڵێن قەساب، ئەمانە کەوتبوونە ناو بەزمەکەوە و لەوێ بەشێکیان شەهید بوون. بەشێکی تریان لەو خەڵکانە ئەوانە بوون کە چوونەتە سەرماڵەکانیان و کاردانەوەیان بەدڵ نەبووە، کاردانەوەی ئەو خاوەن ماڵەیە ئەو کەسیان بەدڵ نەبووە، یا لەبەر ناوەکانیان شەهید کراون یاخود شتێکیان لە ماڵەکەیانە دۆزیوەتەوە. بەشی سێهەمیش ئەوانە بوون کە ڕێک هاتوون بۆ گرتنیان و مەبەستیان بۆ خەڵکانە دەستگیر بکەن و ئەوە بوو هەموو ئەمانە برانە وەکوتمان حامی سلێمانی و ئینزیباتخانەی سلێمانی. ئەو کۆمەڵە خەڵکەی کە دەستەبژێر کرابوون دواییتر لە شوێنێکە لە هەر لە نزیک بڵێن حامی سلێمانی محکەمەیەکی قەڕەکۆشیان بۆ دامەزرانن. ئەو محکەمەیە بە بڵێن سەرکردایەتی هەر یەک لە خۆی بڵێن زعیم سەدیق مستەفا بوو و ئەندامێتی حاجی عەبدوڕەزاق محمود و مقدم فەیساڵ و ڕەیس جاسم و محەممەد عەلی حسێن و باسی خالید کەشمولە ناوێکی ژەکەن. ئەمانە لەژێر وەکۆڵێن لەژێر چادرە شەڕێکە دەستیان کرد بە دادگاییکردنی ئەو کەسانەی کە بڵێن دەستەبژێر کرابوون و مەبەستیان بوو کە بە سزایان بگەێنن. ئەو بوو دوو پێشمەرجیان هەبوو لەگەڵیانە. ئەو کەسەی کە جنێوی باە بە شۆڕش و بە خودی بەرزانی و بە پێشمەرگە بەرەڵایانەکردن، ئەوەشی ڕازی نەبوایە بەوە، هەر لە وڵاترەوە بڵێن گولە بارانەکرا. پاژەوەی کە ئەو خەڵکانەی کە لە حامیە کۆکرانەوە ژمارەکەیان با بڵێن زۆر بوو و حکومەت نەیەتوانی با بڵێن ئەو لیوایە نەیەتوانی کە خواردنیان بۆ دابین کە لەبەرەوە شتێکی وا هات بە خەیاڵە کە ئازادیان بکەن. بەڵام یەکێک لە کەسایەتیەکانی سلێمانی با بڵێن ئێستا کەسایەتی ئەو کات هیچێکی وانە بووە، بەڵێنیەوەی دابوو کە ئەم بتوانێت ئەگەر ئەو بەڵندەرایەتی بەنیە با بڵێن ئەو مقاولاتی بەنیە ڕۆژانە خواردنیان بۆ دابینکە. ئەو کەسە بەو شێوەیە توانی با بڵێن ئەو دڵە ڕاوکێی حکومەتی بەعز نەهێڵێت کە خەڵک لە برسا بمرێ و دەستی کرد بە دابینکردنی خواردن بۆیان. هۆکارێکی کەش کە حکومەتی خستە ژێر فشارەوە ئەوە بوو یەکێتی سۆڤێت لە ڕێگەی مەنگۆلیاوە داوایەکی لە نەتەوە یەکگرتوەکان پێشکەش کرد و هەویستی ئیدانەی ئەو هەڵسو کەوتەی حکومەتی بەعز بکا بەرامبەر بە میلەتی کوردووە دیارە پێشتریش بەرامبەر بە شوێیەکان کە دۆستی سۆڤێت بوون و تەواوی خەڵکی پێشکەوتن خوازی عێراق. جا لەبەر ئەم دوو هۆکارە بە بڕوای من لەبەر ئەم دوو هۆکارە هەم فشاری سۆڤێت لە ڕێگەی مەنگۆلیاوە و هەم برسی نەبوونیان و نەمردنیان لە برسا بڵێن حکومەت تۆزێک پەلەی کرد لە هەڵسوکەوتەکانی. ئەوە بۆ ئەو کۆمەڵە بەڵام مەبەستی بوو ئەو کۆمەڵەی کە گرتوونی و دەستنیشانی کردوون ئەوانە بە سزای خۆیان بگەیەنێ. بەو جۆرە دوای 100 ڕۆژ و توێژ و هاموشۆ بە ئەسپایدۆزی لە گفتوگۆ کرد و هەموو ئەندامانی شاندەکەی شۆڕششی جگە لە مام جەلال و حەبیب محەممەد کەریم و یەک دوانێکی تریان کاریەک بەهۆیەک بەر لە چەند ڕۆژ و کاتژمێرێک دەرەباز ببوون.
لە پایتەخت دەست بەسەر کرد و وەک تاوانبار بۆ دانپیانان هێنانیە سەر تەلەڤیزۆنی بەغداد. لە پارێزگای سلێمانیش زەعیم سەدیق مستەفا ئەمین کە فەرماندەی لیوای بیستی مدەڕع بوو کەوتە جوڵە جوڵ و دوای شکستی تێگەڕای هێرشەکانی بۆ سەر شاخەکانی گۆیژە و ئەزمڕ و هەورامان کەوتە کوشتنی هاوڵاتیانی بێگوناه. دوای گەڕانەوەشیان لە شەڕی پردی زەڵم و بە شکستی و دوای سووتانی چەند ئاواییەکی ناوچەکە لە سەی سادقیش کەوتنە وێزەی خەڵک. سەدان هاوڵاتیان دەستگیر کرد و چەند هاوڵاتیەکیان شەهید کرد. تەنانەت لە یەکێک لە ماڵەکانی گوندی تەپەڕەشی نزیک سەی سادق کە ماڵی حاجی تۆفیق بووە تەنها فتی لە چرایەک بینراوە تۆپێک نراوە بە ماڵەکە و بووەتە هۆی شەیدبوونی هاوسەرەکەی بە ناوی خورشیدە قادر و کوڕێکی بە ناوی عەلی. لە سلێمانی ئەو بوو کارەساتی خوڵقان و خەڵکێکی زۆری کوشت لەوێ ڕووی کردە منتیقەی ئێمەش ڕووی کردە سەی سایق بەرەو هەڵەبجە ڕۆی لە پردی زەڵم تووشی شەڕێکی گەورە بوو کە تووشی شەڕی گەورە بوو کوشتاری لێبوو کە کوشتاری لێبووی تر ئەوە ئەو دوایەوە کە وتیان گەڕێتەوە کە گەڕایە وتیان سەی سایق ئەسووتێنرێت بەڕاستی سەی خەڵکی سەی سایق زۆر ترسا لە وەزعا چۆڵی کرد ئەوەی لە بەری ئەم بەرەوە بوو چۆڵی کرد چووە ئەو بەرەوە ئیتر ئەو کارەساتیان خوڵقان ئەو کوشتاریان کرد ئەو مەجموعە زەلامان کوشت دوای ئەوەی کە محاسەرەی سەی سایقیان کرد و تەحەڕی ماڵەکانیان هەموو کرد خەڵکێکی زۆریان گرت ڕاپێچیان کرد بەرەو سژن ئەو کوشتارەش بوو خەڵکە زۆرەکەشی تر بەڕاستی قواتەکە هاتبوو عسکەریشی لەگەڵا بوو حرس قەومیشی لەگەڵا بوو من بەبینم لەم شاخە تفانکانیان بەرزە کردەوە جزاشیان لە بەرابووە و هەلهۆلە بەعس هەلهۆلە ئەحنە بەدووێنە عەدوو هەوارە نەکرد ئەحنە بەدووێنە عەدوو یعنی تر ئاوا قواتەکە بەرەو پێنجوێنی ڕۆی بەڵام وابزانم لەوێت تێکشکا یعنی ئەو خەڵکە کە گیرا هەمووی پیر و گەنج و یعنی هیچ شتێکیان لەسەر لە نەتیجەی تەحەڕیەکە ڕاپێچێ کرد و هێنا دەرەوەی برد. بەیانێکی زووی 1963 نۆی 6 عسکەریە سەی سایقی هەموو سەی سایقی چوادری سەی سایقی گر سەربانەکان کۆڵانەکان هەموو ماڵەکان تەحەڕی کران هەرچی لە تەمەنی 18 ساڵ بۆ سەرەوە بوو هەمووی گیرە بردنیان بۆ نزیکی پردەکەی سەی سایق لەوێ ڕیزیان کردن ئیتر خەڵک زۆر ترسا و بەرگێشمان کەوتەوە 3-4 کەس شەهید کرابوو شەهیدیان کردبوون ئیتر بە هۆکاری هیچ هۆکارێکی نەبوو هەر ئەوە کووردە و ترس و تۆقاندن بوو. یەکێ لە شەهیدەکان خواافیکە عەلی شەریف بوو باوکی کە عومەر یەکێ لە شەهیدەکان عەلی مامە حەمە بوو حەمەی زۆراب مامە حەمە خۆشیان کەمەندان بوو ئەوش فیشەکیان نا بە قاچیەوە لە دوای ئەویش شەهید ئەحمەی براهیمبەگ برای عەلی براهیمبەگ ئەوەش شەهید کرا لەگەڵ من زۆر بەڕاستی و کاک ساڵحەم نەناسی لەگەڵ ڕێزم کاک ساڵحی مەلافەرەج ئەوەش شەهید کرابوو ئەم چوارە شەهید کرا و یەکێ لە فریشتەکان کە فرێ ئەم سی سایقەیەکە و بۆ کوژرا و بۆ هاوار و بۆ هەر شتێک مەلا ساڵحی زارا بوو یەکەم مەلای ئەم مزگەوتە بوو سەی سایق مزگەوتی گەورە هانایان بۆ برد بۆ هەر ناشتن و برینار و سجن و خزمەتکردنێک ئەو لە ڕێگەی ئەوەی کە پیاوێکی دینی بوو ئامر و لیواوانە ڕێزیان لێگرت ئەو بەیانیە هەموو خەڵکەکان کۆکرانەوە یەکێ لەوانە باوکی من بوو سایقێکشمانە بوو کە حەمەڕەشیناوە بوو ئەوەش لە دەرەوە بوو ئەوشان هەرگرت بردنیان بۆ سەر کۆڵانەکە هەر لەو گەڕەکەی ئێمەشە کاگ ئەسحەی حەمەی حەمەوەیس خۆعافریکا ئەوش گیرە وەسامەجی گیرە کە ئامۆزایەکن زۆرێکی تریش گیرا بەداخەوە من لە بیرم نییە بەڵام چەند ماڵێکی عەرەبی تیا بوو زمانیان عەرەبوو ڕێزیان لێگرتن یعنی ئەوانە نەگیران چکە عەرەبیان نەزانی ئەوەی عەرەبی بزانایە لەوە و باوەڕ ناکەم گرت پێتیان
لەو ماوەیەدا بە سووسە چارەنووسی شەیدەکان زانران لە نزیک حامەی سێمانی تەرمەکانیان لە چەند گۆڕێکی بە کۆمەڵدا دۆزیە و بە شێوەیەکی کاتیش هەر لەو ناوە شادرانەوە. دواتر لە چارەکی یەکەمی ساڵی 1964 بە مەراسیمێکی تایبەت هەمویانیان لەوێەوە بۆ ئەم گردی شەیدانەی ئێستا کە هێشتا ئەو کات چۆڵ هۆڵ بۆ گواستەوە. ئیتر بە ناوی ئەم پۆلە شەیدەوە بوو بە گردی شەهیدان. کە بەرەتە جەودەکە دەچی پێ کردو ئەوان و خەرسکەچێک کەوتە دوای کرایەوانە و خەڵ چوو بم لاولاوە ڕۆیشت خەڵ هەر کەسی تایبی کەسی خۆیە کرد. من یەکێکم لەوانە کە تاقیبی لەتیف بکرد پاش 6 مانگ وەزم 6 مانگی پێش ئەو بینەوەی بتاوەتی لە مینە نییە پێی وتیان بەچ کەسێ بچێت میتی خۆی بدۆزێتەوە کامە بوو بەلامانەوە سیر بوو خۆش بوو وڵایتر بەلای دوای 5 ساعت چەند خزمێکم زوو بینی خەڵکی خەیشمدان بە دوای خزمانی ترە بەرەو حامیە هەمویان حاضر بوون کە چوین وتم جارێکان با دەست نەکەین بە ڕۆژینوی تۆمەە با تەرتیبی مەلای بکەین یان یەکی بکەین لە مزگەوتەکە من بەلووریە کڕم هەموو شتێکی بۆکردم هەچ کەسێک لە ڕای خوا لە ئێمە نەبوویان لە تیمژنەوەیکێکە بوو تفنی کەنوی بن بۆ دۆڵی شەیدان ئەومان ناونا بۆ دۆڵی شەیدان جاب قسەیەکێت بەسەرەوە لەو ختا یەکلاینەکەم کڕی 2 مەتر درێژ بوو مەترێ بەرز بوو لێم نووسی دۆڵی شەیدان قاشە بۆ کرد لە ژێر حامی کۆن پێچێکی تیا بووکە دەرچوو بوون گوبا لە ڕێ ئەسکەری مەسکە نێبێ بیبینی جار بەجار تێکیان خەبرەکان وینی کرد لە ڕێگا ئەسکەریەکانم کرد پێچێکم پێکردۆ لەیەکە ونی دۆری بەخشی ئازادی پارتی ئازادی لە پشتەوە ئێستا پارتی ئازادی وەختە پارتی ئازادی نەبوو ئەومانەکەن تەوەمە دیاری کرد هەچ کەسێ هەر قبلینەکە وتمان کاکەوە جێگە حازرە ئەوەش کفن و دفنیش حازرە کەس عەزێ نەکێشێ کفن و دفنی بکەن و بیشۆن و بیبەلوێ نایبرێشن هەتاوەکو عاشعار ئەبێ هەمووی بەری ناوێ ئەمرێک دەرچوو لە تەنزیم و لە بچوو نەزان کە هەمووی لە یەک جێگا بێ هەتاوەکو جێگمە گردێک نیشانەیەکەین خەڵکەی تەوا بێ لەوا بوو ئەوە ئێمە کە بردمانەوێ ئەکتر دەستمان کرد بە گەڕان ئێم جەماعەتی ئێمە کەس نەبوو کەس نێوێرا بێت زاتیان نەیەکرد خەڵکەکە نێوێرا خەڵکە بەڕاستی نەزانی خۆ ترسا بوون خەڵ ترسا بەڵام ئێمە ژۆمان نایە ئەوەڵ کەس کە چوین نامی غاغا لەگەڵ کەمالی فەرزەفەنی لە چاڵێکی ترا بوون کەمە نامێغا بەینێکیان نەبوو نامیغا کە من بینیم ئیتر ناسیب دۆزمان بوو زۆر دۆزمان و زۆر پیاوی چاک بوو لەسەر شەقام هەمووشەی ماڵی ئێمەیە کرد بۆ ئەحواڵ پرچینەوەوانە لە خۆی بەهی نەزانی پیاوێکی چاک بوو کەس و کاری باش بوو کاک بەروێز بوان خوشکە زای بوو ئەمانە هەبوو وەڵای لیاک کە ئەومانی کرد چوین ئەو لاتۆ کەباری هەمەی فەرزەفەنیش دەرکەوت لەو دەرکەوت ئەو هەرمان کرد و لەم لاوە دامانە ئەتا ئاورمان ناوە دو ساعتی پێش چوون بۆ سەرهینێکیکە ئەویان برد بیزە بلویانە مەزانی بۆ قبلیچکیان بردۆ یان برویانە بۆ گردا ئێمە ئەلانمان کرد بووی نازانم زۆری شەبوو نەیە برد ئەی برد بۆ جێگایش کەس خەیان نەبوو وەڵای جا لە دوای ئەو دەست پێ کرد هاتیەوە گەڕاین هینێک بوو بابە عەلی عەمری تەقریبەن 7 ساڵ بوو قاتی ڕانگ چۆخەی گوڵگوڵی لەبەرا بوو پشتوێنێکی ئەو خەدیمەکان گوز بەست بووی 2 ڕۆژ بۆ ئەوەی کڕی بوو لەبەری کردو دایکێکی هەبوو پیر بوو چاوی بە تاواتی نێبینە خوشێکی لەگەڵا بوو ئەگەڕان بەس ئەگریان کەسمان نییە هیچمان نییە کاکە خاڵە بۆ خاتری خواگەر یەکتان دۆژۆدە و بابەتە ئی کەسی ئێمەیە بە کوڕی ئێمەیە بەڕزای خوا لە دوای ئەوان بەردی کرد ئەو بابە عەلی ئەمان بەردەستکەوت بابە عەلی ئەوەنە لە خوا پاڕامەوە کە بەنسوی من بووم ئێمە دەرمانیەنا زۆرم بەزەی بینەکاتەوە وەڵا دەرمانیەنا وتماندادە دەستی تووەمە حەقە نێ بەسەرەوە هەڵک جەماعەتمان هەڵیان گە بردیان بۆ مزگەوتەکە فەرمی دەچیان کرد و اینجا ژنەکە و پیشەکە چوون لەگەڵیانە لێ ناشتیان و گەڕانەوە ئەوەی کەی بە دەرمانیەنا کە کەچی نەبوو بەڵام کە مامۆستاکان و نامی غاغاوەمانە هیچمان دوای هەمووی بۆ بە چەند ئەگەر ڕاستە دەوێت بە تاواتی لەبین بەڵام بژارمان وتیان 50 قسۆر کەسە کوشێکی وان بیست باشە ئیتر ئەو گۆڕانەمانەوە لێەوە ئەوە لێمانەوە هەتاکەی هەتا وەختێک مانگێکی پێچوو 2 مانگی پێچوو
هەلا بڵین لە شارەکەەوە لە حیزبەوە لەکوێتە و جێ دەرچوو ئەو گردی شەیدانیان تەبەنی کرد ئەو گردە هیچی لێ نەبوو گەڕان ئەمیان دۆزیەوە لێداوتیان ئەوەی ناویان ناگردی شەیدان زۆرم پێخۆش بوو هەموو ئیتر حاج کەسێت چوو خەبری خۆی بەڕێکی بەردین ماکرد. ئەم کۆمەڵکوژیە لە شۆڕشی گەلی کووردا بۆ یەکەم جار بە ڕۆژی شەهیدان ناسێنرا. من ڕەحمەتی مامۆستا مستەفا ساڵح کەریم بۆی جێڕامەوە کە یەکەم جار ئەو لە هیزگەی دەنگی شۆڕشەوە دیارە ساڵانی دواتر بەیان نامەکەی خوێندوتەوە کە نۆی حوزەیران بە ڕۆژی شەهیدانی گەلی کورد بناسێنرێ. بەڵام بەداخەوە یادەکە ڕۆژ بە ڕۆژکاڵێک بێتەوە و هەست دەکەم بەدەستی ئەم قەس لە بیر و هزری گەلی کووردا ناهێڵڕێ. ساڵی 1985 کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان کە بەشێکی گەورەی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بڕیاری تۆڵە کردسەنەوەی لە زعیم سەدیقا لە شاری بەغا بە ئاگاداری هەریەک لە مام جەلال، کاک نەوشیروان و کاقاری حاجی عەلی بوو. بەڵام بە سەرپەرشتی برای بەڕێز کاک ملازم عومەر کە سوپاس بۆ خوا لە ژیانایە و ئاگاداری وەزەکەیە ویسرایی شەکە بکرێت و ئەوە بوو نزیکەی 2 مانگ زیاتر پێوەی خەریک بوون. بۆ دیارە و پێشمەرگە قارەمانانەش کە خۆیان بۆ ویشە تەرخان کردبوو. بەڵام دوایەوەی کە بەعز بۆنی شتێکی کردبوو گەرچی نێزانی مەسەلەکە چییە، بەڵام لە ڕێگەی پێم وایە یەکێک لە ئەفسەرە باڵاکانی استیخباراتەوە نامەیەکی ناردبوو بۆ سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئاگاداری نیازی ئیشێکتان هەیە لە شاری بەغایە لەبەرەوە هەر جوڵەیەکتان لێ بوەشێتەوە ئێمە بە توندی دەست لە کەس و کارتانەوە شێنی. ئەوە بوو مام جەلال بڕیاری یا ئیشەکە بوەستێنرێ و شتەکە لەوێ تەواو بوو. لەو باوەڕێم ئەگەر بچێتە سەر ئەم یادە بە تەواوەتی لە هزر و لە بیرەوەری مرۆڤی کووردا بیر ببرێتەوە لەوانەیە لە 10 ساڵ لە 20 ساڵی ترە ئەنفال و کیمیایی بارانی هەڵەبجە و سەرنگونکردنی کوردەکانی فەیلی و بەرزانیەکان و کوردانی یەزیدیش وردە وردە کاڵەکرێنەوە و بیرەچنەوە. بەڵام هەمیشە لە بیرەوەری کەسانی زەرمەند خانەوادەی شەهیدانە ئەم یادانە ناسڕێنەوە، چونکە قسەیەکەی ئەڵێ ئەوەی کە قامچەکانە خوات ئازاری زۆر زیاترە لەوەی کە قامچەکانە بژێرێ. شەوی تاریک وها چۆکی لەسەر سنگی شارداناوە، لە سەیوانی هەر ماڵێکە دارەرخەوانێ ڕواوە. ڕاستە حوزەیران خەریکە 60 ساڵ بەسەر کاڵکردنەوەی هاتیە پەڕێ، بەڵام یادی حوزەیران لە هزر و لە ویژدانی هەموو کەسێکی خاوەن ویژدانە و لە بیرەوەری کەسانی زیان لێکەوتوی ئەو کارە ساتەیە بە زیندویە مێنێتەوە. مێژووی خەباتی پڕقوربانی و کاولکاری گەلی کورد ئەوەندە گەورەیە بە هەزاران کتێب نووسین و هەزاران کاتژمێر دۆکۆمنتاری گێڕانەوەکانی تەواو نابێت. بەڵام ئەوەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان ئەگەرچی حکوومەتێکی خۆماڵیە و بەرهەمی خوێنی شەهیدانە بەس گەندەڵی و نادادی حکومڕانی حیزبە کوردیەکان وایان لە هاو نیشتیمانیان کردووە کە شۆڕش و خەبات و مێژووی سەدان ساڵان بەلاوە گرنگ نەبێت. خۆشەویستی و دڵسۆزی بۆ خاک و نیشتیمانیش بە تەواوی کاڵ بێتەوە. دوای ئەنجامدانی ئەو تاوانە لە نۆی حوزەیراندا تەرمی پیرۆزی شەهیدەکان دەردەهێنرێن و دەهێنرێنە گردی سەیوان. لێرە بە خاچیان دەسپێرن. لەو کاتەوە ئێرە ناودەنرێت گردی شەهیدان. ئیتر گردی شەهیدان
بۆ ئەو گردەی پیرۆستترین گرد لە شاری سلێمانیدا.